دەقا تەمەن 3500 ساڵەکانی دەرەوەی کەرکووک چیمان لەسەر ئیمپراتۆریەتی میتانی و هوریەکان پێدەڵێت. لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە تایبەتە. کەرکووک بۆ جیهانی شوێنەواری گەوهرێکی دەگمەن و تاقانێ. لە دەرەوەی ئەم شارەدا کەرکووک بە هەزاران تاتەقوڕی نووسرا و دۆزراوەتەوە لەگەڵ چەندین بابەتی شوێنەواریدا کە بۆ هەتایی بۆچوونی لەگەڵ لەسەر هەندێک لە شارستانێتە دێرینەکان لە ئاستی جیهاندا گۆڕیوە. لە ڕاستیدا هیچ شوێنێک هێندەی کەرکووک ناتوانین ئاشنایی مێژووە دێرینەکەی بین. سەرڕایەوە ئەمڕۆ ئێمە بۆچوونێکی زۆر سادەمان لەسەر ئەم شارە هەیە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەنگاو بە هەنگاو دەگەڕێینەوە بۆ سەردەمی زێڕین و شارستانێتی دێرینی کەرکووکی 3500 ساڵ لەمەوبەر. لە ساڵی 1925دا لە بازاڕەکانی شاری بەغدا هەندێک تاتەقوڕی نووسرا و دەرکەوتن بۆ فرۆشتن. دوای گەڕان بە دوای سەرچاوەکەیدا دەرکەوت کە لە نزیک کەرکووکەوە هاتوون. ئەمە وای کرد کە کاری کنە و پشکنین لە دەرەوەی کەرکووک لە شوێنەوارێک دەست پێ بکات. لەم کارەدا مۆزەخانەی بەغدا، زانکۆی پنسیلڤانیای ئەمریکی، زانکۆی هارفرد و دەستگای تریش بەشدار بوون. کارەکان بۆ ماوەی 6 ساڵ واتە هەتاوەکو ساڵی 1930 بەردەوام بوون. لە کاتی پشکنیندا شوێنەواری شارێکی گرنگی مێژووی دۆزرایەوە. ئەم شارە ناوی نووزی بوو و بەشێک بووە لە شارنشینی ئەرەپا یاخود عەرەفە کە پایتەختەکەی ئەرەپێ و قەڵای ئەمڕۆی کەرکووکە. واتە نووزی بچووکتر بووە لە ئەرەپە و سەر بەوێ بووە. شارەکە شوێنەواری نزیکی 7000 ساڵ دێرینی تێدا بوو، بەڵام گرنگترین و دەوڵەمەندترین قۆناغی شوێنەوارەکە سەردەمی هوریەکان بوو کە نزیکی 3500 ساڵ دێرین بوو. لەو شارەدا جگە لە دۆزینەوەی پاشماوەی پەرزگە و چەندین شوێنی تر، ژمارەیەکی زۆر تاتەقوڕی نووسرا و دۆزرایەوە کە ژمارەیان نزیکی 6500 بۆ 7000 پارچە بوو. جیاوازی دەقەکانی نووزی لەوانەی تر ئەوەیە کە ژیانی شارەکە بۆ ماوەی 150 ساڵ دەگرێتەوە. ئەمە وا دەکات کە وردەکاریەکی زۆری ژیانی ڕۆژانەی خەڵکی و گەشتە سەندن و گۆڕانکاریەکانی شارەکە تا ڕادەیەکی پاش بزانرێت. هەروەها سەرچاوە و شوێنی دۆزینەوەی تاتەقوڕە نووسراوەکان شوێنی جیاوازی شارەکەن. لە ماڵی خەڵکیدا، لە پەرزگە، لە کۆشتی حکومڕانی و چەندین شوێنی تردا ئەو نووسینانە دۆزراونەتەوە. ئەمە وا دەکات کە جۆری بابەتەکانیش هەموو لایەنەکانی ژیانی شارەکە بگرێتەوە و وێنەوێکی فراوانی ژیانی ئەوان بکەوێتە ڕوو. بەهۆی سروشتی دەقەکانەوە مرۆڤ کاتێک کە بابەتەکان دەبینێت سەری سوور دەمێنێت کە مرۆڤ چۆن 3500 ساڵ لەمەوبەر لەسەر خاکی کوردستان ژیاون. ئەوەش لەبەرەوەی وردەکاری زۆری بابەتەکان تۆماریان هەیە. بۆ نمونە دەیان کەیسی دادگا بۆ بابەتی جیاواز، دەیان کەیسی مناڵ هەڵگرتنەوە، تۆماری گەنجینەی چەک
کە تێیدا وەرگرتنی چەک و بزربوونی چەک و زری پۆش لە جەنگدا لەخۆ دەگرێت. کەیسی گەندەڵی تۆماری فرۆشتنی کۆیلە و زەوی و کەلوپەلی هەمەجۆر، تۆماری وەرگرتنی قەرز و سەدان بابەتی جیاواز کە لە ناو نامەی شەخسی، کەیسی دادگایی، ڕێکەوتن نامەی فرۆشتن و بەڵگەنامەی کارگێڕیدا دۆزراونەتەوە. بەو جۆرە دەقەکانی نووزی پەنجەرێک دەکەنەوە لەسەر جیهانێکی دێرینی ڕابردوومان کەوا دەکات بۆ چوونمان لەسەر خۆمان بگۆڕێت. بەڵام هەنم خاڵانە نین کە وا دەکەن دەقەکانی نووزی گرنگ بن، بەڵکو ئەم دەقانە بوون بە سەرەتاو خاڵی وەرچەرخانی تێگەیشتن لە شارستانیەتی هۆری و میتانیەکان. دەبێت ئەوە بزانرێت شاری نووزی کە دەکەوێتە دەرەوەی کەرکووکەوە بەشێک بووە لە شانشینی ئەرەپە یاخود ئەرەفە کە پایتەختەکەی بریتی بووە لە شاری ئەرەپە کە قەڵای کەرکووکی ئەمڕۆیە. شانشینی ئەرەپە لەگەڵ کۆمەڵێک شانشینی تردا بەیەکەوە ئیمپراتۆریەتی میتانیان دروست کرد. سەردەمانێک ئیمپراتۆریەتەکە دەسەڵاتی هەتاوەکو سنووری دەسەڵاتی میسریەکان دەڕۆیشت و بۆ ماوەیەک لە ململانێدا بوون لەگەڵ ئەوان. هوریەکان لە 4 پارچەی کوردستاندا حکومڕانیان کردووە، بەڵام بەشی سەرەکی دەسەڵاتیان لە باشوور و ڕۆژئاوای کوردستاندا بوو. ئەم ئیمپراتۆریەتە لەلایەن یەکێک لە شانشینەکانەوە بە ناوی میتانیەوە دامەزرا کە کۆمەڵێک شانشینی یەک پێگرت، ئەرەپە یەکێکیان بوو. بەگشتی شانشینەکان لە ناو ئیمپراتۆریەتەکەدا بە جۆرێک لە پەیوەندی کۆنفیدراڵی بێکۆ گرێدرابوون. لە ئەنجامدا هەرێک لەو شانشینانە دەسەڵاتی نیمچە سەربەخۆی مابوو لە ژێرسایی ئەو ئیمپراتۆریەتەدا. ئیمپراتۆریەتی میتانی خەڵکەکەی بە هوری ناوهێنراون و ئەوان بە زمانی هوری دواون. هەرچەندە بەهۆی زاڵبوونی زمانی ئەکەدی وەک زمانی نووسین بەشێکی زۆری دەقەکانیان بەو زمانەیە، بەڵام ژمارەیشیان بە هوریە. پایتەختی ئەم ئیمپراتۆریەتە لە ڕۆژئاوای کوردستان بووە بە ناوی وەشوکانیەوە. بەشێکی زۆری توێژەران دەڵێن کە وەشوکانی لە نزیک تەلفەخری ئەمڕۆیەکە لە شارۆچکەی سەریکانی دوور نییە. پێدەچێت شاری وەشوکانی هەر سەریکانی ئەمڕۆ بێت کە ناوەکەشی گۆڕانی کەمنی بەسەردا هاتووە. وەشوکانی بووە بە سەریکانی. بەو جۆرە نووزی لە دەرەوەی کەرکووک بەشێک بوو لە شانشینی ئەرەپە و شانشینەکەش لە ژێر سایی ئیمپراتۆریەتی میتانیدا بوو. ئیمپراتۆریەتی میتانی و هوریەکان بەگشتی لە کایی ئەکادیمیدا باش نەدەناسران و زانیاریەکان لەسەر خۆیان و زمانەکەیان سادە و پسر بوون. بەڵام نووزی لە دەرەوەی کەرکووکدا ئەو تێگەیشتنەی بۆ هەتایی لە ئاستی جیهاندا گۆڕی. هوری و میتانیەکان تا ڕادێک لە جیهاندا نەناسراو بوون. ئەوان وەک شارستانیەت و شانشین و ئیمپراتۆریەت لە تۆماری مێژوودا بزربوو بوون. بەڵام بزربوونەکەی ئەوان وەک ئەوەی سۆمەریەکان نەبوو. سۆمەریەکان بەهۆی دێرینیان ناویان بە هیچ شێوەیەک لە تۆماری مێژوویدا نەمابوو. بەڵام هوریەکان ناویان لە تەوراتدا بە پسڕی هەبوو بێ ئەوەی کە بتوانرێت لەو زانیاریە کەمە تێگەیشتن لەسەریان دروست ببێت. دواتر لەگەڵ دۆزینەوەی شوێنەواریەکاندا لە سەدەی 19ەوە وردەوردە لە دەقی سۆمەری و هیتی و ئەکەدیەوە هەندێک تێگەیشتن لەسەر ئەوان دروست بوو. سەرەتای سەدەی 20میش چەند شوێنێکی هوریەکان دۆزرانەوە کە هاوکاری ئەو تێگەیشتنەی کرد. بەڵام ئەو شوێنەی کە بوو بە خاڵی وەرچەرخان شاری نووزی نزیک کەرکووک بوو کە بوو بە بناغەی ناسینی ئەوان. نووزی بوو بە سەرەتای تێگەیشتنی بەڵگەدار سەبارەت بە پێکهاتەی کۆمەڵایەتی و دابوونەریت و هەروەها سیستەمی یاسایی و هەلومەرجی وردی ژیانیان و هەندێک لایەنی زمانەکەیان. پێش نووزی لە ڕێگای بەڵگەنامەی مێژووی دیبلۆماسی و سەربازی دەرەکیەوە دەناسران و ئەو بەڵگەنامانە بابەتی گشتی بن و نەدەتوانرا بەهۆیانەوە بزانرێت کۆمەڵگەکە چۆن ژیاون و هەلومەرجی کللتوری و ئابووریان چۆن بووە. بەبێ نووزی هوریەکان و میتانیەکان هەرگیز وەک ئەمڕۆ نەدەناسران. بەو شێوەیە نووزی بوو بە سەرەتای تێگەیشتنێکی قوڵ لە هوری و ئیمپراتۆریەتی میتانی. بەڵام هەندێک شت لە نووزی دۆزراونەتەوە کەوا دەکات بیکاتە یەکێک لە گنتری شوێنەوار لە ئاستی جیهاندا.
ئەوەش هەر تەنها لەبەر هوریومیتانیەکان نییە، بەڵکو بۆ نەخشەیەکە کە کۆنترینە هەتاوەکو ئەمڕۆ بناسرێت و لە مەسۆپۆتامیادا دۆزرا بێتەوە. یەکێک لەو شتانی کە لە نووزی دۆزراونەتەوە کۆنترین نەخشێ لە مەسۆپۆتامیادا کە هەتاوەکو ئەمڕۆ بناسرێت. ئەم نەخشێت تەمەنی نزیکی 4300 ساڵە، واتە نزیکی 3000 ساڵ پێش دەرکەوتنی ئیسلام کێشراوە. نەخشێک لەو کۆنتر هەیە کە ئەویش لە باکووری کوردستان دۆزراوەتەوە و تەمەنی زیاتر لە 8000 ساڵە و لەمەی کەرکووک سادەترە. ئەو نەخشەی نووزی جگەلەوەی کە کۆنترین نەخشەیە کە لە مەسۆپۆتامیادا کێشرا بێت، بەڵام گرنگی نەخشەکە لەوەدایە کە بەپێی هەندێک سەرچاوە بۆ دەستنیشانکردن و جیاکردنەوەی زەوی و زاری نزیک شاری نووزی بووە کە لە سەردەمی دروستکردنی نەخشەکەدا ناوی گەسوور بووە. نەخشەکە نزیکەی 7 بە 6 سانتیمەترە، واتە زۆر گەورە نییە، بەڵام هەندێک زانیاری گرنگی لەسەر نووسراوە و دەستنیشان کراوە کە دەیکاتە نەخشەیەکی زۆر گرنگ. نەخشەکە کۆمەڵێک زەوی تێدا جودا کراوەتەوە، تەنانەت ناوی کەسێکی لەسەر داژنیشان کراوە بە ناوی ئەزاڵە. هەندێک دەڵێن ئەزاڵە مەرج نییە کەسی خاوەن زەوی بێت، لەوانەیە ناوی شوێنێک بێت و زەویەکە سەر بەوێ بوو بێت. نەخشەکە ڕووبارێکی تێدایە و لە ملاولای ڕووبارەکە 2 زنجیرە چیا هەیە و شوێنێکیش لە نێوان 2 زنجیرە چیاکەدا دەستنیشان کراوە. واتە لە ڕێگەی چیا و ڕووبار و دیاردە سروشتیەکانەوە شوێنی زەویەکە دەستنیشان کراوە. هەندێک پێیان وایە ئاماژە نەخشەکە بۆ مەبەستی خاوەندارێتی زەوی بووە و شان بە شانی زانیاری تر دانراوە وەک تاپۆی زەوی. ئەمە نیشانی دەدات کە 4300 ساڵ لەمەوبەر خەڵکەکە لە چ ئاستێکی کارگێڕی و بەڕێوەبردندا ژیاون. جگەلەوە نەخشەکە شتێکی تری لەسەرە، ئەوەش 4 ئاڕاستەکەی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا. ئەوەش لە ڕێگای ئاڕاستەی باجیاوازەکانەوە دەستنیشان کراوە. یەکێکیان بای ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و بای باکوور و بەشی بای باشوور لە نەخشەکەدا شکاوە. بەڵام ئەوە یەکەم حاڵەتە کە بناسێت لە مێژوودا سەبارەت دەستنیشانکردنی ئاڕاستەکانی نەخشە لە مێژوودا. ئەم نەخشەیە لایەنی ڕۆڵی لە بەڵگەنامەکردنی خاوەندارێتی زەوی و دەستنیشانکردنی سنوور لە کۆمەڵگەی کۆنی مەسۆپۆتامیادا دەخاتە ڕوو. جگە لەوەش ڕۆڵی بەکارهێنانی سەرەتایی نەخشەکان وەک ئامرازێک بۆ بەڕێوەبردن دەخاتە ڕوو. نووزی زۆشتی تێدا کە نەک هەر بۆ کوردی ڕنگە، بەڵکو بۆ تەواوی مرۆڤایەتی گرنگی هەیە. بۆ نمونە نووزی پێمان دەڵێت کە چۆن نەخشە کێشاوە وەک بەشێک لە تاپۆ و هەروەها ئاستی کارگێڕی مەدەنی لە کوردستانی دێریندا دەخاتە ڕوو. جگە لەوە نووزی بوو بە سەرەتای ناسینی هونەری تایبەتی گڵێنەی هوریەکە. جگە لە نەخشە و چەندین تەلار و دیواری نەخشەکرا و کەلوپەلی جیاواز، هەروەها جۆرێکی جیاواز و کواڵیتی بەرزی کاری گڵێنە و کوپەی ڕەنگاوڕەنگ لە نووزی دەستنیشان کرا کە بە پلەی یەکەم پەیوەندی بە شوێنەکە و هەروەها شوێنەکانی دیکە کە لە ژێر کاریگەری شانشینی میتانی و هوریەکاندا بووە هەیبووە. کارە گڵێنەکانی نووزی نەخشێکی هونەری تایبەت بە خۆیان هەیە کە زۆربیان بە ڕەنگی سپی لەسەر تەختێکی تۆخت دروستکراون. ئەم نەخشە هوریانە کە لە نووزیدا تەواو خۆی داڕشتووە
لە نەخشی تر جودا دەکرێتەوە. لە هەمان کاتدا لە شوێنە هوریەکانی باکوور و ڕۆژئاوای کوردستانیشدا هاوشێوەی بەدی دەکرێت. واتە جۆرێکی تایبەت لە هونەری دێرینی سەرخاشی کوردستان بەدی دەکرێت کە سەرەتا تایبەتمەندیەکانی هونەری باو باپیرانی کورد دەخەنە ڕوو. نەخشەکان باڵندە و گوڵ و شێوەی ئەندازیاری جیاواز لەخۆ دەگرن. بەو جۆرە کارکتەرێکی ڕوونی هونەری لە ناو کەلوپەلەکانی نووزیدا دەستنیشان کراوە کە ئەوە دەخاتە ڕوو هوریەکان کولتورێکی تایبەتی خۆیان هەبوو بە ڕوونی جودا بووە لە ناتەوەکانی دەوروبەریان و لە هەموو ناوچە هوریەکاندا ئەو جۆرە نەخشە هوریە دووبارە بوونەتەوە. ئەم هونەرە هێندە ڕوون و تایبەتە ئێستاکە لە جیهاندا هەندێک هونەرمەند کاری سیرامێکی خۆیان لەو ستایڵە بە ناوی گڵێنەی نووسیەوە دروست دەکەن و لەسەر ئەنتەرنێت دەیفرۆشن، هەروەک لەم نمونانەدا دەبینرێت. بەو جۆرە نووزی جیهانێکی لە بەڕێوەبردن و هونەر و ئاسێکی بەرزی شارستانیەت داڕشتووە و لە هەڕوێکەوە لێکۆڵینەوەی لێ دەکەیت ئەوە دەریایەک لەو بوارانەدا دەکەوێتە ڕوو. نەخشە دێرینەکە و هونەری گڵێنەی هوری ئەو ڕاستیەمان بۆ دەخاتە ڕوو. بەڵام لە ناو دەقەکانە وردەکاری هەندێک کەیسی دادگاییکردن هەیە کە مای سەرسوورمانە. لە نێو ئەو هەزاران تاتە قوڕینانەی نووزیدا هەندێکیان پەنجەرێکی سەرنجڕاکێش دەکەنەوە لە سەرژیان و ململالەی ڕۆژانە. بۆ نمونە کۆمەڵێک لە تاتە قوڕەکان بەڵگەنامەی تایبەتن سەبارەت بە ململانێکی یاسایی لەسەر زەویەک کە کەیسەکە لە دادگاکاندا تا دوونەوە بەردەوام بوو. سەرەتا لە پیاوێکەوە دەست پێ دەکات بە ناوی هوتیە. ئەو لەگەڵ چەند کەسێکی دیکە لە ڕێگەی دادگاوە دوو پیاو بە ناوەکانی بیلیشنو لەگەڵ شاتوکێوی دەبەنە دادگا. لە دەقێکی کەیسەکەدا هوتیا لە بەردەم دادوەرەکاندا ڕای دەگەێنێت وا دەڵێت ئەم پیاوانە تەنها کرێچین و بە نایاسایی و بە زۆر دەستیان بەسەر زەوی ئێمەداگرتووە. بەڵام بیلیشنو و شاتوکێوی بەرپەرچی ئەو دەدەنەوە و بە بڕوابەخۆیەوە دەڵێن نا ئێمە خاوەنی ئەم زەویین، ئێمە بە شێوەیەکی یاسایی وەک خاوەنی ئەم زەویە دانراوین و بەڵگەنامەکان بۆ سەلمانی ئەوە بەردەستن. کەیسەکە درێژە دەکێشێت و دادگا ناتوانێت گیرلایی بکاتەوە، لەبەرەوە دەچێتە دادگای باڵاتر. هوتیا بۆ بتەوکردنی داواکاریەکەی جەخل لەسەر ڕەگ و ڕیشەی قوڵی بنەماڵەکەی دەکاتەوە لە پەیوەندی بە زەویەکە و ئەو بە دادگا دەڵێت ئەم خاکە ناوچەی بورجی کیزووک هی باپیرەمان بووە، خودی کیزووک خۆی. ئەوانیش داکۆکی کارانە بە توندی دژی ئەو بۆ چوونە دەوەستنەوە و دەڵێن تۆ دەڵێ کیزووک، ئەو ناوە هەڵێ، ناوە ڕاستیەکەی تابوکوورە. جگە لەوەش ئەوە بنەماڵەی هوتیا تاوانبار دەکەن و دەڵێن باپیرەت تووریکینتار زۆر بەشی ئەم شارۆچکەی دزیوە. کەیسەکەیەک لا نابێتەوە دەیان ساڵی بەسەردا تێپەڕ دەبێت و هوتیا کە کەسی سەرەکی کەیسەکەیە کۆچی دوایی دەکات. دواتر کوڕی هوتیا بە ناوی کێلتیشوب ناکۆکیەکەی بە میرات بۆ دەمێنێتەوە و لە ململانەی یاساییەکەدا بەردەوام دەبێت. لە سیستەمی یاسایی نووزیدا بەڵگەکان گرنگ بوون بۆ کەیسەکانی دادگا. لەبەرەوە بەرپرسانی دادگا خەڵک دەنێرن بۆ ناوچەی دەوروبەری زەویەکە. ئەم بابەتە لە بەڵگەنامەیەکدا تۆمار کراوە و ئەوان فەرمانیان پێکراوە کە ئەو کارە بکەن. بڕۆن پرسیار لە خەڵکی گوند و شارۆچکەکە بکەن، ئەوانەی لە لای ڕاست و چەپی زەویەکەن. ئەنجامی ئەو سەردانانە دەگەڕێتەوە بۆ دادگا و ئەوانەش تۆمار دەکرێن. ئەوان کاتێک دەگەڕێنەوە بە دادگا دەڵێن ئێمە پرسیارمان لە گوند و شارۆچکە لە دوای شارۆچکە کرد. ئەوان ڕایان گەیان کە بەڵێ ناوی زەویەکە دیمتیوی گیسووکە. ئێمە هیچ ناوێکی دیکەمان لەوە زیاتر نەبیستووە. کەلتێشوب بەڵگەنامێکی تر دەخاتە ڕوو بە ئامانجی بەهێزکردنی کەیسەکە. بەڵام وانتاری کە ئەو کاتە کەسی سەرەکی کەیسەکەیە هەوڵ دەدات ڕوبەڕووی ئەوان بێتەوە و دەڵێت باوکم ئەم زەویەی بەدەستەوە بووە، ئێستاش بەدەست منەوەی. هەروەها من باجی پێویستی دەوڵەت
ئیلکو دەدەم بۆی. بەڵام شایەتەکانی خەڵکی شارۆچەکان زۆرینەیان لەسەر پەیوەندی باو و باپیرانی کێلتەشوب لە ڕێگەی ناوی گیسووکەوە هاوڕابوون. بەرەوە لە کاتێک کە دادوەرەکان شاریان خستە سەر وانتاری و بەڵگەی شایەتەکانی گوندەکان و ناوچەکان خستە بەردەم سەبارەت بە ناوی زەویەکە، وانتاری وەڵام دەداتەوە: من شایەتی لەو جۆرە هیچم نییە. بەو جۆرە دوای دوونەوە ململانەی یاسایی کێلتیشوب سەرکەوتن بەدەست دێنێت. ئەم کەیسە ئەوەمان بۆ دەردەخات کە لە نووزیدا چۆن بەڵگەی جیاواز بەکار هاتووە بۆ پشتگیریکردنی کەیسەکان. تەنانەت دوتەی شایەتی خەڵکی ناوچەکەش وەرگیراون و کۆی هەمویان لە چەند دادگایەک لە ئاستی جیاوادا کەیسەکەی پێ یەکلاکراوەتەوە. بەو جۆرە لەو کۆمەڵگەیەدا 3500 ساڵ لەمەوبەر دوونەوە چاوەڕوانی دادگایان کرد کە کەیسەکەیان یەکلا بکاتەوە و کەس پەنای بۆ تونند و تیژی نەبردووە. بەمە دەگوترێت کۆمەڵگەی مەدەنی. کەیسەکانی نووزی زۆرن و زۆربەیان پەیوەستن بە زەویوزار و کێشەی خێزانی هەمە جۆرەوە. بەڵام کەیسی لێپرسینەوە لە بەرپرسانی دەوڵەت و دەسەڵاتیش لە خۆ دەگرێت. تەنانەت وردەکاری کەیسی تێدایە کە تێیدا لێپرسینەوە لە بەرپرسانی دەوڵەت دەکرێت بە تۆمەتی گەندەڵی. هەندێک لە کەیسەکان دیوێکی جیاواز و چاوەڕوان نەکراوی ژیانی شارەکە دەخەنە ڕوو. کەیسی گەندەڵی لە ئاستی باڵای شارەکەدا تۆماری هەیە. کۆمەڵێک بەڵگەنامە لەسەر ئەم کەیسە هەیە کە زیاتر لە 20 دانن. کەیسەکە وێنەیەکی سەرسوڕهێنەر لە تاوانی جیاواز دەخاتە ڕوو کە چەند بەرپرسێک تێیدا بەشدارن. تاوانەکان بەڕواڵەت لەلایەن یەک کەسەوە ڕێکخراون بە ناوی کوشی هارپێ کە سەرۆکی پێشووی شارەوانی نووزی بووە. گەندەڵیەکەش تەنانەت دەنگۆ نییە، بەڵکو وردەکاری سەیری تۆمەتەکان لەسەر تاتەقوڕ نووسراون. بەپێی ئەو تۆمەتانەی کە ئاڕاستی کراون، کوشی هارپێ تەنها بەرپرسی دەسەڵات نەبووە، بەڵکو سەرۆکی تۆڕێکی ئەنجامدانی کاری گەندەڵیش بووە. تۆمەتەکان بەرفراوان و جیاوازن. لێکێکیاندا هاوڵاتیەک بە ناوی هوتیا بانگەشەی ئەوە دەکات کە دوومەڕی داوە بە کوشی هارپی وەک نرخی پێدانی زەوی دەوڵەت، بەڵام هەرگیز زەویەکەی وەرنەگرتووە. کوشی هەرپێ وەک تاوانباری هەموو دادگایەکی ئەمڕۆ لێزانانە وەڵام دەداتەوە. ئەو نکۆڵی لە ڕاستی وەرگرتنی دوومەڕەکە ناکات، بەڵکو دەڵێت بەڵێ هوتیا دوومەڕی وەک دیاری پێدام، بەڵام بەدڵنیاییەوە وەک نرخی زەوی زاپاکی ئەو مەڕانەم وەرنەگرتووە. واتە ئەوێت بڵێت ئەو مەڕانە هەر دیاری ئاسایی بوون. لێکێکی تریاندا زینی سەرچاوەکانی حکومەت وەک جۆ و دار بۆ مەبەستی شەخسی باس دەکرێت. گەندەڵیەکانی ئەم پیاوە لە ڕێگەی تۆڕەکەیەوە فراوان بووە. لە ئەنجامدا هاوکارەکانیشی ڕوبەڕووی تۆمەتی جدی دەبنەوە. زیلیپتیلا یەکێکە لە چەکدارە سەرەکیەکانی کوشی هارپێ. ئەو تۆمەتمارە بە دزیکردن و تەنانەت ڕەفاندن. دواتر بەشدار دەبێت لە تۆمەتێکی تر لە دژی کوشی هارپێ. بەپێی تۆمەتەکە زیلیپتیلا ژنێکی لە تەک خۆی داهێناوە بۆ لای کۆشی هەرپێ و دواتر گوایە کۆشی هەرپێ دەستدرێژی کردوتە سەر ئەو ژنە. کوشی هەرپێ زۆر بەتوندی ئەو تۆمەتە ڕەت دەکاتەوە و دەڵێت نەخێر و جارێکی دیکەش هەر نەخێر، ئەوانە یەک وشیان ڕاز نین، من دەستدرێژیم نەکردوتە سەری. کیپاکە یەکێکی دیکە لە پیاوەکانێتی بەپێی سکاڵاکان بە شێوەیەکی فراوان دەستی لە دزیکردندا هەبووە، بە تایبەتی بردننی مەڕەکان بۆ خۆی. بەپێی بەڵگەنامەکان و سکاڵاکە مەڕەکان کە بۆ مەبەستی جەژنی ئاینی مانگانە دابینکرابوون، کیپا بردوونی بۆ خۆی. بەپێی کەیسەکە زۆربەی جاژمارێک مەڕی زیاتر دابین دەکران بۆ بۆنە ئاینیەکە، بەڵام دەبوو مەڕە زیادەکان دوای جەژنەکە بگەڕێنرێنەوە. بەپێی کەیسەکە کیپا تۆمەتبارە بەوەی کە ئەو مەڕە زیادانەی بۆ گیرفانی خۆی فرۆشتووە. کیپا تۆمەتەکان ڕەت دەکاتەوە و
هەوڵ دەدات پاساو بۆ کارەکانی خۆی بهێنێتەوە. لە کۆتاییدا ئەنجامدانی ئەو کارانە دەخاتە ملی سەرکارەکەی کوشی هەرپێ و ئەو تاوانبار دەکات و دەڵێت ئەوە کوشی هەرپەیە کە دەستی بەسەر مەڕازیادەکاندا گرت و بۆ قازانجی خۆی فرۆشتنی. بەو جۆرە لە ناو کەیسەکانی گەندەڵی شارەکەدا نمونەی بەرتیل وەرگرتن، زینی سەرچاوەکانی حکوومەت و چەندین بابەتی تر هەن. دواتر لەگەڵ درێژبوونەوە و بەردەوامبوونی دانیشتەکاندا ئەو کەسانەی کە سەر بە تۆڕەکەی کۆشی هەرپێن هەیەک بەیەک بە مەبەستی ڕزگارکردنی خۆیان لە کەیسەکاندا تاوانەکان دەخەنە ملی کوشی هەرپێی وەستایان. سەرڕای ئەو هەموو وردەکاریە بەداخەوە ئێمە بڕیاری کۆتایی دادگامان لە بەردەمدا نییە سەبارەت بە تۆمەتبارکردنی کوشی هەرپێ و هاوکارەکانی. ئایا ئەم تۆڕە هەڵوەشێنراوەتەوە؟ ئایا سزا دەدرێن یان لە دادگا دەرباز دەبن؟ بەداخەوە بەهۆی دەستنەکەوتنی هەموو دەقەکان تا ئەمڕۆ وەڵامی ئەو پرسیارانە نازانرێن. لەوانەیە ئەم کەیسە گەندەڵیانە هەندێک کەس بێهیوا بکەن و بڵێن گەندەڵی شتێکە ئەوەتەی هەیە هەبووە و کۆتایی نایێت. بەڵام ڕاستیەکە پێچەوانی ئەو بۆچوونەوە. دەبێت ئەوە بزانرێت لەگەڵ دروستبوونی دەسەڵات و لە سەرەتای شارستانیەتەوە جۆرێک لە گەندەڵی هەبووە. لەبەرەوەی کە گەندەڵی خۆی بریتە لە بەکارهێنانی دەسەڵات بۆ سوودی شخصی، واتە لەگەڵ بوونی دەسەڵاتدا گەندەڵیش هاتۆتەکایەوە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە کە کۆمەڵگەی نووزی سیستمێکی یاسایی زۆر ورد و ئاڵۆزی هەبووە کە گەندەڵی تێیدا قوبوڵکراو نەبوو و داگاکان وەک بەشێک لە چارەسەری ئەو کێشانە ڕۆڵیان بینیوە بۆ کەمکردنەوە و بنبڕکردنی. واتە لەگەڵ دەسەڵاتدا ئەگەری گەندەڵیش هەیە، بەڵام گرنگ ئەوەیە کە چی دەکرێت بۆ ڕێگریکردن لێ. سیستەمی یاسایی نووسی ئەوە نیشان دەدات کە کۆمەڵگەکە لە هەوڵی سەپاندنی یاسا و دادوەریدا بووە تەنانەت لەسەر بەرپرسانی دەسەڵاتیش. ئەو هەنگاوانە کۆمەڵگەی نووزی بۆ ئەو سەردەمە دەکاتە کۆمەڵگەیەکی تاڕادەیەک دادوەر. دەقەکانی نووزی لە زۆر ڕۆوە تایبەتن و کۆمەڵگەی هوری لە نووزیدا بەوە ناسراون کە زۆربەی دیاردە کۆمەڵایەتیەکانیان تۆمار کردووە. یەکێک لەو دیاردە کۆمەڵایەتیانە خوشکایەتیە. ئەم بابەتە قسەی زۆر لەسەر کراوە و لە هەندێک ڕۆوە تایبەتە بە هوریەکان. خوشکایەتی لەناو دەقەکانی نووزیدا تۆماری هەیە و لای ئەوان فۆرمێکی جیاوازی ئەو لایەنەی تێدا بەدی دەکرێت. دانانی کەسێک بە خوشک بابەتێکی بەرچاو بووە لە نووسیدا و پرۆسەکە وردەکاری تۆمارکراوە و ئەمڕۆ لە ناو توێژەراندا بە خوشکایەتی دەناسرێت. بابەتەکە و تایبەتمەندیەکەی لە نووزیدا سەرنجی توێژەرانی بۆ خۆی ڕاکێشاوە. لە سەرەتای سەدەی 20دا هەوڵی بەستنەوەی ڕاستی خۆی ئەو دیاردەیە دراوە لەگەڵ ئەو خوشکایەتی کە لە تەوراتدا ئاماژەی پێکراوە و دواتر بۆ چوونەکان گۆڕاون. خوشکایەتی بریتی بۆ لەوەی کە بە شێوەیەکی یاسایی و گشتی پیاوێک ژنێ بکات بە خوشکی خۆی. لەم پرۆسەیەدا پەیوەندیەکی خزمایەتی تایبەتی دامەزرا کە یاسا دانی پێدا دەنا و ئافرەتەکە بەپێی ئەو یاسایە دەبوو بە خوشکی کوڕەکە. بەشێکی گرنگی ئەم پرۆسەیە ئەوە بووە کە ئەو ئافرەتانی بێکەس و داماو بوون بەهۆی ئەو هەلومەرجە یاسایی و کۆمەڵایەتیەوە جۆرێک لە پێگەیان بۆ دروست دەبێت. دواتر بەهۆی ئەوەوە پیاوەکە لە پێگەی برای یاساییەوە توانوێتی کچەکە بدات بەش و بە پیاوێکی تر. لە هەمان کاتدا کچەکە توانوێتی وەک کەسێکی خاوەن کە سوکار شوو بکات و پرۆسەکەی بە شێوەیەکی گونجاو بەڕێوە بچێت. ئەمڕۆ بۆ چوونی جیاواز لەسەر ڕۆڵی خوشکایەتی هەیە لە ناوهوریەکاندا و هەندێک دەیبەستنەوە بەو خوشک و برایەتی کە لە تەوراتدا باز دەکرێت و هەندێکی تر ئەوە ڕەت دەکەنەوە و زیاتر دەیبەستنەوە بە باری ئابووری و کۆمەڵایەتیەوە و توێژینەوەکان لەسەر ئەم بابەتە بەردەوامن. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا زۆر لایەنی جیاوازی نووزیمان خستە ڕوو، ئەوەش بە ئامانجی دەرخستنی گرنگی نووزی نەکرد بۆ کورد بەڵکو بۆ جیهانیش. بەڵام پرسیارێک دێتە ئاراوە، ئەگەر نووزی هێندە شوێنێکی گرنگیە لە جیهانی شوێنەواریدا، ئەی بۆ نە خۆمان و نەجیهانیش ئەو بایەخەمان پێنەداوە.
لە ڕاستیدا لەو چەند ساڵانەی کە کەرکووک لە دەست کووردا بوو ئەوەی کە زاڵ بوو لە ناوماندا کەرکووک دڵیان قودسی کوردستان بوو. بەداخەوە ئێمە لە ڕێگای ئەو دوو ناسنامە سیاسیەوە ناتوانین ماناو حەق بدەین بە گەوهرێکی شوێنەواری جیهان کە لە زۆر ڕۆوە جیهانی سەرسام کردووە. ئەو دوو ناسنامەیە زیاتر گزارش لە ملانەی ڕۆم و عەجەم دەکەن لە بەریەکی سیاسی کوردیدا. دەنا ئەو دوو نازناوە سیاسیە ناتوانن قوڵایی فەرهەنگی یەکێک لە شارە هەرە گرنگەکانی جیهان بە ئێمە بڵێن. کەرکووک لە دەرەوەی ئەو ناوە سیاسیانەدا پێویستی بە تێگەیشتن هەیە. لەوانەیە زۆر کەس بڵێن جا تێگەیشتن لە کەرکووک چه سوودێکی هەیە؟ لە ڕاستیدا ئەگەر وەڵامێکی سادە بدرێتەوە ئایا دەکرێت لە ناو ماڵی خۆتدا بەچاو بەسرایی بژیت؟ مرۆڤ پێویستی بە ئاشنابوون و مەنادانە بەو شار و ژینگەیی کە تێیدا دەژی. ناکرێت لە ناو ماڵی خۆتدا بەچاو بەسرایی بژیت. لەبەرەوە زۆر پێویستە لە ڕووی جیاوازەوە لە شار و وڵاتمان بگەین. لە کاتێکدا کە زۆر شوێن شتێکی ئەوتۆی نازانرێت، بەڵام کەرکووک هەموو کەرستێکی دەستەبەرە بۆ تێگەیشتێکی قوڵ. بابزانین جیهان چی بۆ شوێنەوارەکانیان دەکەن. بۆ نمونە یەکێک لەو شوێنەوارانی کە لە جیهاندا بەناوبانگە شوێنەواری ستۆنهێنجە لە بەریتانیا. ئەم شوێنەوارە لە هەموو شوێنێک بەرچاوە، لە پەرتووک، فیلم و ڕێکلامی گەشتیاری بەریتانی و چەندین شوێنی تردا. ئەم شوێنەوارە هێندە لە بەرچاودایە کە زەحمەت دەبێت مناڵێک لە بەریتانیادا شتێک سەبارەتی نەزانێت و خەڵکی ئاسایی بەگشتی لەو وڵاتەدا سەبارەتی نەزانێت. لە ڕاستیدا نەکەر خەڵکی بەریتانیا، بەڵکو لە دەروی بەریتانیاش خەڵک پێی ئاشنان و ساڵانە هەزاران گەشتیار ڕوو دەکەنە ئەو شوێنەوارە لە بەریتانیا. ئەوەش بەهۆی ئەو باخەی کە بەریتانیەکان پێی دەدەن لە ڕێگای چەندین بەرناوە و پەرتووک و فیلمەوە. نووزی دێرینی کوردستان پەرتووک و فیلمەکان باسی ناکەن و ناوەکەی بەدەگمەن لە گۆڤارەکانماندا دەبینرێت. بەڵام ئایا بەڕاستی ستۆنهێنج لە ڕووی مێژوویەوە گرنگتر لە نووزی؟ یان سەرکەوتووی بەریتانیەکانە لە بەخستنە پێشچاوی شوێنێکی شوێنەواری سادەی خۆیان؟ وەک پێشتر ئاماژی پێکرا، ئەوەی لە ناو شاری نووزیدا بوو تێگەیشتمانی بە تەواوی لەسەر کۆمەڵگە کۆنەکانی ڕابردوو بەگشتی و هوری و میتانیەکان بە تایبەتی گۆڕی. لە کاتێکدا کە بەردەکانی ستۆنهێنج بێدەنگن و هیچ زانیاریکی ئەوتۆ نادەن بەدەستەوە و زۆر لە بابەتەکان وەک مەتەڵماونەتەوە. بەڵام تاتە قوڕەکانی نووزی قسەیان پێ و جیهانێکی ڕوونی ئاڵۆزی کۆمەڵگەیەکی مەدەنی دێرینمان بۆ دەخەنە ڕوو. تاتە قوڕەکانی نووزی وردەکاری قوڵایی ژیانی ئەو سەردەمان پێدەبەخشن. ئەو زانیارێنش سەبارەت بە یاسا، پێکهاتی ئاڵۆزی خێزان، ژیانی ئابووری و دابوو نەریتە کۆمەڵایەتیەکانن لە جیهانێکی شارستانەتی هوریەکانی نزیکی 3500 ساڵ لەمەوبەر. زانیاریەکانی نووزی بێوێنن لە هاوکاریکردنماندا لە تێگەیشتن لە مێژووی گەشەسەندنی یاسا و لێکۆڵینەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت پاشخانن بۆ تێگەیشتن لە بەشێک لە گێڕانەوەکانی پەرتووکی تەورات. بەو جۆرە کۆمەڵگەکان دەتوانن مانابدەن بە شوێنەکانیان و بیخێنە بەرچاوی کۆمەڵگەکەیان و جیهان و لە ئەمجاندا بە هەموو لایەکی مناسێنن. ئەو توێژینەوانەی کە کراویشن زۆرینەی ڕەهایان لە دەرەوەی کوردستان داکراون. ئێمە نەتوانیومانە نووزی بناسین نە بە جیهانمان ناساندووە. ئێستاکە پرسیارێک دێتە ئاراوە. لەبەرەوەی ئێمە هەمیشە وایان تێگەیاندوین تەنانەت 1000 ساڵیش لەمەوبەر کوشتێکی ئەوتۆی نەبووە. ئەی چۆن 3500 ساڵ لەمەوبەر شارستانیەتێکی وا ئاڵاوس لەسەر خاژی کوردستان دەرکەوتووە؟ ئەم شارستانیەتە چۆن سەری هەڵداوە و لەکوێ هاتۆتە کوردستان؟ کوردستان لە ڕابردوودا ناوەندی شارستانێتی نەک ناوچەکە بەڵکو جیهان بووە. ڕۆژانێک لێرەوە شارستانیت بە جیهاندا بڵاو بێتەوە. دیارە ئەمە قسەی ڕەنگاوڕەنگی بێبنەمانیە، بەڵکو هەمووی بەڵگەی زانستی لە پشتە. ئەبێت بیرمان نەچێت کە ڕاستە دەقەکانی نووزی نزیک کەرکووک تەمەنیان 3500 ساڵە، بەڵام شارەکە تەمەنی نزیکی 7000 ساڵە. واتە نووزی بەرهەمی شارستانیەتێکی پێشخۆیەتی. هەروەها تۆزێک ئەولاتر لە نووزی تا بەرە و نزیک چیاکان ببینەوە، ئەوە شارستانەتێکی دێرینتر لەوەش دەکەوێتە ڕوو. بۆ نمونە شوێنێکی وەک چەرموو لە نزیک چەمچەماڵ تەمەنی نزیکی 9000 ساڵە کە لە کەرکووک زۆر دوور نییە.
چەرموو نزیکەی 2000 ساڵ پێش ئەوێ و گەربەرە و شارە زووری هەڵکشێن ئەوە بێستان سوور زیاتر لە 11,000 ساڵ تەمەنێتی. ئەگەر بەرەو کرماشام چینە جانی ئەوێش تەمەنی 10,000 ساڵە. ئەگەر زیاتر هەڵکشێن بەرەو باکووری کوردستان گرێمیرازان تەمەنی 12,000 ساڵە و شوێنی کۆنتین پەرزگێ لە سەرگۆی زەوی. پوختەی قسە ئەمەیە. ئێمە بۆ نزیکی 100 ساڵە سەرقاڵی چیرۆکی ئاری و ئێرانی خەیاڵی کراوین، بەڵام خاکی کوردستان خۆی سەرچاوی بنەچەی شارستانێتی مرۆڤایەتیە. یەکەم چاندن، سەرەتای نووسین، سەرەتایی ماڵیکردنی جاندارەکان، یەکەم ڕاهێنانی ئەسب، کۆنترین نەخشە لە مێژوودا، کۆنترین پەرزگە لە مێژوودا و دەیانشتی تر سەرەتا لە کوردستانەوە بە جیهاندا بڵاوەتەوە. واتە ئەو سیستەمە یاسایی ئاڵۆزە و ئەو کۆمەڵگە مەدەنی نووزی ئاکامی هەزاران ساڵ شارستانێتی پێشخۆی بووە کە لە ناوجەرگەی کوردستانەوە. واتە دێرینترین شارستانێتە گرنگەکان لە جیهاندا سەرەتا لە ناوچەچیەکانی کوردستانەوە دەستیان پێکردووە. دواتر شارستانیەتەکە چووەتە ناوچە دەشتایی و گەرمەکانی کوردستان و بە جیهانیشدا بڵاوبەتەوە. واتە بنەچەی شارستانەتی مەزنی نووزی کوردستان خۆیەتی. وەک بینیمان ناکرێت کەرکووک لە نازناوی سادەی وەک دڵ و قوچی کوردستاندا بچووک بکرێتەوە. ئێرە شوێنی گەوهرێکی شوێنەواری جیهانیە. بەهۆی ئێرەوە توانیمان لە باو باپیرانی کورد هۆریە میتانیەکان بگەین. جگە لەو تێگەیشتە، نووزی نزیک کەرکووک شوێنێکی جیهانی ناسرا و بەهایەکی گرنگی هەیە بۆ تێگەیشتن لە شارستانێتە دێرینەکانی ناوچەکە. ئەوە جگە لە ئاشنابوون بە هونەری گڵێنەی هوری کە ئەمڕۆ هوڵنەیەکی ناسراوە لە ئاستی جیهانیدا و ئێرە شوێنی کۆنترین نەخشەیە لە ناوچەی مێسۆپۆتامیادا. بەرنامەی خۆناسین لە ڕێگای ئەم ئەڵقانە و بە پشتبەستن بە بەڵگەکان دەخوازێت ئاشامان بگاتەوە بە خاک و فەرهەنگی خۆمان. ئەوەش بە ئامانجی خۆناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، بێ زیاد و بێکەم. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.